گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز عارف ڕۆشدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عارف زۆر بەخێر بیت. بەڕێستان بۆ چونتان چی بوو لەسەرەوەی کە یاخود قسەی ئێوە چییە لەسەرەوەی کە پەکەکە تێوەگلاوە لەم ڕووداوانە؟ لە ڕاستیە ئەگەر ئێمە بە دوواداچوونێکی ورد بکەین بۆ مێژووی دروستبوونی پەکەکە، ئەو کردەوەی پێزەوەنەی کە ڕوویدا جێگای سوورمان نابێ، چونکە لەوەتەی دروست بووە بە مەبەستی تێکدانی بزوتنەوەی کوردایەتی بووە. لە کوردستانی تورکیا تا پێیکرا زەبری لە هەموو ئەو لایەن و ڕێکخرا و کەسایەتیان وەشان کە بەشدارن لە بزوتنەوەی کوردایەتیە. لە زمانی سەدداما لە پەیوەندیەکی باشدا بوون لەگەڵ ڕژێمی بەعسا و ئەو گوندانەی کە ڕاگوێزرابوون لەوێ بنکە و بارەگایان داناوە تا ئێستاش ئێمە بەدەستی مانەوەیان لەو ناوچە دەناڵێنین و زیاتر لە 500 تا 600 گوند ناتوانین ئاوادان کەینەوە. ئەوەش زەبرێکی ئابووری ئەمنی تێکچوونی شیرازەی کوبەڵایەتی ئەو ناوچەیانە لە هەرێمی کوردستان وەشاند. ئێستاش هەنگاوی سیەمیان دەست ڕاکێشانی تورکایە و بەشێکی زۆری سنوورەکانی هەرێمی کوردستان بە داگیرکردنیاندا. بۆیە ئەو کردەوەیە بەشێکە لەو پیلانەی کە پەکەکە بۆی دروست بووە. مەبەستیان لەو کردەوەیە لێدانی ئابووری کوردستان بووە، لێدانی ئەو سەرچاوە ئابووریانەی کە ژیان و گوزەرانی هەزاران کەس دابین دەکات. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی دەیانەوێت لە ناوخۆی هەرێمی کوردستان زەرەر و زیان بگەێنن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە جۆرێک لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بیان وەستێن و بیان کەن بە دوژمن؟ مەبەستیان ئەوەیە کە ئەو پێشکەوتنانەی هەرێمی کوردستان بوەستێنن. مەبەستیان ئەوەیە پشێوی ئابووری، پشێوی کوبەڵایەتی سیاسی بەرهەمبێنن. ئەگەر بچی ئەو کارە دەکەن، هەرچەندە ئەبوایە هەڵوێستێکی تریان هەبوایە. ئەو هێزە سیاسیانەی کە لە پارچەکانی دیکەی کوردستان هاتوونە کوردستان پێویستە وەکو بیلبلەی چاو ئەو هەرێ بە بپارێزن، چونکە شوێنی حەوانەوە و مانەوەی هەزارە خێزانیانن نابێ کارێکی بکەن کە بەزەرە بۆ هەرێمی کوردستان بگەێنن. جێگای داخە ئەو سوتانانەی کە لە هەرێمی کوردستان ڕویاندا بەپێی ئەو لێکۆڵی ناوانەی کە نەک هەرێمی کوردستان تەنها عێراقیا بەشدار بوو ساخ بووتەوە بەسەریانەوە. لە شاشەکاندا دەبینین ئەو کاسبکارانە چۆن قسەکەن، چۆن دەربڕینی زۆر قۆڵیان هەیە، چونکە سەرچاوی ژیانیان نەماوە، سەرچاوی بژێویان نەماوە. ئەمە بە خەیاڵی کەسدا نەدەهات هێزێک خۆی بە کورد بناسێنێ دەست بەرێتن بۆ شادەماری ژیانی خەڵک. شتێکی دیکە کاک عارف، ینی زۆرێک لە چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن کە پەکەکە ئێستا هەژمونی بەسەر حیزبێکی گەورە لە هەرێمی کوردستاندا زیادی کردو و دەست دەخاتنێ و کاروبارەکانیەوە. ئەمە تا چەند مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان؟ ئەو حیزبە هەوڵی داوە هەژمونی هەبێ بەسەر هەموو پارچەکانی کوردستاندا لە کاتێکە ئەبوایە لە پارچەی خۆیانە کە کوردستانی تورکایە 80 محافەزەیە. ئەویان لەبیر کردووە کە دەبوو لەوێ خەباتی کوردایەتی بکەن؟ یەک بستی زەویان بەدەستەوە نییە. باوەڕ بکە ئەگەر سەفەر بکەی بە کوردستانی تورکیادا ئەو شاخ و داخ و دۆڵ و نەهاڵانەی کە لەوەیە دەجار بەقەدەر ئەوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆچی ناچن لەوێ خەبات بکەن؟ بۆچی لێرە کێشە بۆ ئێمە دروست دەکەن؟ ئایا ئیشی پەکەکە لە زاخۆ، لە سلێمانی، لە ئاغجلار، لە کەرکووک، لە شارە زۆر چییە؟ ئەگەر مەبەستێکی خراپیان نەبێ و خراپکاریەکەیان دیارە، ئەگەر ئەوە نەبن بۆچی تورک بێت؟ بە چ بیانەیەکەوە دەوڵەتێکی وەکو تورکیا پەیتا بێتە هەرێمی کوردستان؟ باشە ئەگەر ئەوانە وەک لە ڕاگەیاندەکانی خۆیان باز دەکەن ئێمە دیفاع لە کوردستانەکەن، ئەو کوردستانەی کە ئەبێت دیفاعی لە پێ کوردستانی تورکایە. ئەگەر هاوکاری ئێمە دەبێت لە ناو خودی کوردستانی تورکیادا ڕێگیری لە هاتنی هێزەکانی تورکیا بکەن، نەک بێن ببنە هۆکاری دەست ڕاکێشایی تورکیا. هەرێمی کوردستان لێرە پێویستی بە هاوکاری هیچ لایەنێکی دەرەکی هەیە؟ هیچ پێویستیەکمان نییە، بەڵکو بووینەتە شوێنی داڵدەنانی هەمویان کە پێویستە هاوکارمان بن لە پێشکەوتن و لە باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک. خۆیان دەزانن ئێستا فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە لەلایەن هەندێک هێزی باڵادەستی بەغداوە یان لەو وڵاتانەی لە دەور و بەرماندان. ئەوانیش بێن هاوکاریان بن بەو شێوەیە بەڕاستی جێگای ئەسەفێکی گەورەیە.
باشە کاگعاعرف ینی ئێستا پەکەکە تەنیا وەکو پێشتر لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان نین هاتوونەتە نێو شارەکانەوە لە شارباژێر لە دەڤەری ڕاپەڕین لە زۆربەی شوێنەکان تەنانەت لە شنگال کە ڕێگرن لەوەی کە ئاوارەکان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان ینی هۆکاری ئەمانە چییە؟ هۆکاری ئەوەیە ئەگەر لە بیرتان بێ ساڵی 92 کاتی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان یەکەم هێزی دژبەری هەرێمی کوردستان پەکەکە بوو پەلاماری هێزی پێشمەرگیاندا و شەڕێکی چەند مانگە و چەندین پێشمەرگیان شەهید کرد ئەم هەڵوێستەیان درێژەی ئەو هەڵوێستەی جارانیانە ئەگەر لە کەرکووک و سلێمانی و زاخۆ و دەوروبەری هەولێر چی دەکەن یعنی ئایا لەوێ تورکیا ئەڕوخێنن ئایا لەوێ کوردستان ئازاد دەکەن کوردستان ئازادە هاوکاریان هەیە بۆ ئەوەی کە زیاتر لە نێو شارەکان بەداخەوە هەیە جە هەر لایەنێک بێ یان کەسێک بێ یان گرروپێک بێ ئەو هاوکاریان لەگەڵ بکە باوەڕ بکە گوناهبارن ناکرێتن تۆ کارێ بکەی کە ئەمنیەتی خەڵک خەیتە بەترسیەوە یان ئەو قەوارەی کە بەرهەمی خوێنی سەدان ساڵ و هزاران شەهید و قوربانیدانە ئەمڕۆ بخەیتە ئاستێک کە تەنانەت بژێوی خەڵکی هەژار بخەیتە بەترسیەوە زۆر قورسە بۆ کەسێک ئەگەر وجدانی هەبێ هاوکاری ئەو کردەوانە یان ئەو جۆرە کەسانە بکەن باشە کاریگەری بوونی پەکەکە و چالاکیەکانیان لە نێو هەرێمی کوردستان ئێستا چی بووە لەسەر هەرێمی کوردستان بێجگە لە زیان بەخشی هیچتر نەبووە ئەگەر پێویستیمان بە پەکەکە و غەیرە پەکەکە نییە پێویستیمان بە هەر ئینسانێکە ئەگەر هاتوو بیاوێ لێرە خۆی داڵدە بدات یان بیاوێ کار بکات ڕێگا کراوەیە چونکە نەک کورد تەنها چەندین ناسنامەی بیانیش ئەمڕۆ لە کوردستانە بە هێمنی دەژین ئەوان ئەگە مەبەستیانە ژیانە ڕێگا پێدراوە بەڵام کە بێن دەستکاری بارودۆخی هەرێمی کوردستان کەن ئەو ڕێگا پێدراو نییە هیچ هێزێکی سیاسی کوردستان دەستکاری بەشەکانی دیکەی کوردستان ناکە ئێمە زۆر جار پێمان وتون ئەو دەستکاری کردی ئێوەیە نێگەتیڤە خراپکاریە بەڵکوم بتەوێت نەتەوێت ئەچێتە خزمەتی داگیرکەرانی کوردستان ئەگەر ئێوە بتانەوە هاوکاری ئێمە بکەن لەو کاتەدا کە پێویستمان بوو لەو شوێنە و لەو ئاراستەیە ئێمە دەتوانین قسەی سەرکەین بەڵام نەک بەو شێوەیە ئێستا هەرچی چەکداریان هەیە هەرچی ڕێکخستنیان هەیە هێناون لە شاخ و داخەکانی هەرێمی کوردستانیان قەتیس کردووە باشە کاگعاعرف ینی خۆ تەنیا پەکەکە نییە کە لە نێو هەرێمی کوردستانن بەشێک لە نوێنەر و لە نووسینگەی حیزبەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانن بۆچی پەکەکە ینی بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و زیانگەیاندن بە هەرێمی کوردستان لە پێشینێتی کاکە ناشارنەوە ئەوەن دەڵێ ئێمە دژی بوونی هەر قوارەیەکی کوردین ئێمە دژی دروستبووی دەوڵەتی کوردین ئەوان هەندێک شعاراتی خەیاڵیان هەیە ئەڵێ کۆمەلگای دموکرات زۆر باشە کۆمەلگای دموکرات لە کوێ تۆ خەڵکی کوێی ئەوەن خەڵکی دەڵێ ئێمە خەڵکی کوردستانین بەڵام ئێوە خەڵکی بەشێکی کوردستانن خەڵکی کوردستانی تورکیان کە لەوێ 30 ملیۆن کورد ئەژی لەوێ 20 پارێزگای کوردستان هەیە ئەتەوێ هەر جۆرە خەباتێک بەڕێکی فەرموو بچوو ئەوێ نەک بیت ئەو بیرروبوو چۆنانەی کە نامۆن کە هیچ قاموسێکی سیاسی ئەو بیرروبووچوونە لە خۆ ناگرێ بیتە هەرێمی کوردستان ناوچەکان دروستکەیت و بەڵکوم هەندێک لە قەناتی ئەوانە باس لە کەش و هەوای ناوچەکانی ژێردەستی خۆیان دەکەن بۆیە زۆر قورسە هەرێمی کوردستان بتوانێت ئەو فشارەیان تا سەر قبولکە هەرچەندە ئێمە نامانەوێ هیچ گرژیەک نە لەگەڵ پەکەکە و نەغەنی پەکەکە دروست بێ چونکە جەنابی سەرۆک مەسعود بارزانی بڕیارێکی کوردانەی داوە کە بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە ململانەیەکی توندوتیش لەگەڵ هیچ هێزێکی تری بەشەکانی تری کوردستان پێویستە ئەو هەڵوێستە جوامێرانە بە هەندوەربگرن زۆر باشە با ئەمە دوا پرسیارم بەیانی هەر لە هەواڵەکانیش بینیمان کە هەتا ئێستا فڕۆکەخانەی سلێمانی گەشتە ئاسمانیەکانی بەڕووی تورکیادا داخراوە بەهۆی بوونی پاکەکەوە چی وا دەکات لەلایەنێکی سیاسی هەرێمی کوردستان کە هێندە پشتیوانی پاکەکە بکات کە ئەو زیانە ئابووریە گەورە و زۆر کاریگەری دیکەشکە لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەت لە سنووری سلێمانی دروست بۆ قبوڵی بکات
من تێناگەم ینی ئەو هاوکاریە کە لەگەڵیان دەکرێت لە پێناو چییە ئەبێ لە خۆیان بپرسم بەڕاستی بەڵام ئەگەر بێشی بکەیتەوە تەنها زیان گەیاندنە بە ئابووری ئەو ناوچەیە بیستم لە تەلەڤیزیۆنەی ئێوە و تەلەڤیزیۆنەکانی دیکەش ئەو زەرە و زیانەی بەر ئەو نووسینگانە کەوتووە کە تایبەتمەندن بە سەفەر و هاتوچووندا زەرێکی گەوریان کردووە ینی ئێستا ژمارەی ئەو تەیارانەی کە لە فڕۆکەخانەی سلێمانی ڕۆژانە هەیە ناکاتە چەندانەیەک جاران 30 و 40 و 50 و 60 بوو ئەو هەموو هاتوچوونە بەشدار دەبوو لە گەشەیەکی ئابووری لەو ناوچانە تەمەنا ئەکەین هەموو هێزە سیاسیەکانی و کوردستان سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندکەن چونکە لە بەرژەوەندی هەموو لایەکدایە. زۆر سپاس دەکەم بەڕێز عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئێوەش.